عدالت هبی او گندالیان نمینی حکمرانی که راست و درست ئەو گۆڕانکاریە خێرایانەی لە عێراق ڕوو دەدەن مەترسی لەسەر هەرێمی کوردستانیش دروست کردووە تەواوی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانیش کۆکن کە دەبێت پێش لە ئەگەرە نەخوازراوەکان بگیرێت. ئینستیتوتی کوردستانیش بۆ مافەکانی مرۆڤ کۆنفرانسێکی بەناونیشانی کوردستان لە بەردەم گۆڕانکاریەکاندا ساز کرد. وتەبێژی پارتی دیموکراتی کوردستانیش لە کۆنفرانسەکەدا ڕایگەیاند دەبێت خوێندنەوەی دروست بۆ گۆڕانکاریەکانی عێراق بکەین بۆ ئەوەی کاریگەری خراپی بۆ کوردستان نەبێت. وڵاتێک کە بە سەقەتی دروست کرابێت ئاڵۆزیەکانیشی زۆر بە ئاسانی چارەسەر ناکرێت. عێراق بە سەقەتی دروست کراوە و دەبێت ئێمە لە ئاستی ئەم ئاڵۆزیانەدا بین خوێندنەوەی تایبەتمانی هەبێت لە ڕووی سیاسی اقتصادی و عسکەریەوە بۆ ئەم بابەتانە و هەروەها لە ڕووی پەیوەندیەکانمانە لەگەڵ خودی عێراقیەکان لایەنە سیاسیەکان و لەگەڵ ئەوانەی کە لەسەر جادەن متەظاهرین و هەروەها لەگەڵ ئەو وڵاتانەی کە پەیوەنددارن بەم بابەتانە چکە وڵاتان هەر پەیوەنددارن بەم بابەتەوە یان خەمی ئەم بابەتە دەخۆن. بۆیە دەبێت دوور نەبین لەم بابەتانە دەبێت نزیک بین و هەوڵ بدەین. ئێمەش وەکو خەڵکێکی مسلمان نا پێمان خۆشە خەڵک عیبدار ببێت. کارجێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامیش پێی وایە دەبێت لە سەر پرسە نیشتیمانیەکان هەموو لایەنەکان یەکدەنگ بن بەڵام ئەو یەکدەنجە بە چاکسازیکردن لە ناوەخۆ و ڕێگریکردن لە گەندەڵی بەدی دێت. هەرێم ئێستا دوای ریفراندۆم تۆختر بەشێکە لە عێراق حقیقەت واقعەکە بۆیە ئەو بڕیارانە لە زۆر ڕۆ تەسیری لەسەر هەرێمە بێ هەم لە ڕووی دەستوری و یاساییەوە و هەم لە ڕووی ئابووریەوە و لە ڕووی سیاسیەوە لە ڕێو پێک هاتەی حکومڕانی داهاتوە. ئەوە کەوتوتە سەر هەڵوێستی ئەمە گەر هەڵوێستمان ژیرانە بێ وردبینانە بێ وریا بین نەرم بین لە هەندێ بابەتە و لینک لەگەڵ هەموو لایەکە دروستکەین ئەکرێ گۆڕانکاریەکان ئەرینی تاوەڕوانە عێراقی باشتر بێتن. عەدنان موفتی ئەندامی مەکتەبی سیاسی یەکەتی نیشتیمانی کوردستانیش ڕای دەگەنێت بۆ پێشگرتن لە گۆڕانکاریە نەرێنیەکان دەبێت لایەنەکان لە یەک نزیک ببنەوە و یەک گوتار و یەک هەڵوێستیان هەبێت. خۆمان ئامادە بکرد لە هەمان کاتیشدا ئەو هەنگاوانێن دراوە یعنی تەنیا کافی نییە حکوومەت و حزبەکان دەبێت خەڵکی زەماوەری کوردستانیش پشتگیری لە هەڵوێستی حکوومەتەوە بەوەست چی دەبیتن لە ئەو هەنگاوانەی دەکرێت بۆ چاکردنی وەزی بژێوی خەڵک کاریگەر بی و تێبەجێ بکرێتن و جەماوەری خەڵکی کوردستان پشتگیری لە حکوومەت زیاتر بکەن. بۆ ئێمە زۆر گرنگە بزانین چۆن مامەڵە لەگەڵ ئەو ڕووداوانە دەکەین. یەکگرتووی ئیسلامی کوردستانیش هاوشێوەی کۆمەڵی ئیسلامی داوای چاکسازی لە ناوەخۆی کوردستان دەکات. خەلیل ئیبراهیم ئەندامی ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووش ڕای دەگەنێت ئەگەر ئێمە لە کوردستان چاکسازی حەقیقی نەکەین و ناو ماڵی خۆمان ڕێک نەخەینەوە و خەڵک ئاژ نەکەینەوە بەرگەی گۆڕانکاریەکان ناگرین. گرنگترین شت ئەوەیە کورد بەرامبەری ئەم ڕووداوانە یەک ڕێز بن و هەنگاوی جددی بنێن ئاگر بڕی بکەن چکۆن کێشەکانی لە بەغدا لە عێراق ئەمە لە مووسڵ هەیە لە ئەمبار هەیە لە هەولێر و لە دهوک و لە سلێمانیش هەیە. ئێمە دەبێت ئاگر بڕی بکەین بەوە چاکسازیەکی جددی بکەین لە ناو خۆمان هەرێمی کوردستان ئاشتەوایەکی باش بکەین یەک ڕێزی خۆمان بپارێزین. لە ماوەی ڕابردوودا لەسەر ئاستی کەسی یەکەم و مەکتەبی سیاسی حیزبەکان چەندین کۆبوونەوە لە نێوان لایەنە سیاسیەکان و سەرۆکی هەرێم ئەنجام درا بۆ ئەوەی یەک هەڵوێست بن لە بەرامبەر ئەو گۆڕانکاریانەی لە عێراق ڕوو دەدەن نەخشە ڕێگایەکیش دابڕێژن بەڵام تا ئێستا هیچ ڕێکەوتنێک لەسەر ئەو نەخشە ڕێگایە نەکراوە بۆ ئەوەی ئەو گۆڕانکاریانە لە جیاتی بەزیان بەسەر کورد بشتێتەوە بە قازانج بۆ کورد بشتێتەوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.